خۆشبەختانە دوای ئەنجامگەیاندنی پرۆسەی وەرگرتنی خوێندکاران بە سیستمەکانی ڕاستەوخۆیی و سیستمی زانکۆلاین و سیستمێکی تایبەت بە زانکۆ پۆلیتەکنیکەکان هەیە. خۆشبەختانە ئەو سیستمی وەرگرتنی پۆلیتەکنیکش ئەنجام درا، زانکۆمان ئەو سیستمەی بە سەرکەوتووی ئەنجامدا و ئێستا خوێندکاران پەیوەندیان کردەوە بە کۆلێژ و پەیمانگاکان کە ناویان لێ هاتوۆتەوە. ئێستا زانکۆمان سەرقاڵی ئەنجامدانی وەرگرتنی خوێندکارانە بە هەردوو سیستمی پارالێل و ئێواران. ئێمە پرۆسەکە هی خوێندنی ئێواران دەمێکە ئەنجاممانداوە، تەنها ڕاگەیاندنی ئەنجامەکان ماوە کە لە نزیکترین کاتدا ئەنجامی ناوەکان ڕائگەیەندرێ، هەر لە ڕێگەی ماڵپەڕی زانکۆوە بە زووترین کات ڕائگەیەندرێ. و بۆ سیستمی خوێندنی پارالێلش خۆشبەختانە زۆرترین ڕێژەی ئەو فۆرمانەی کە بۆمان گەڕێنراوەتەوە لە مەرحەلەی ئیدخالکردنایە، ئەوش لە ماوەی ئەم هەفتەیە ئیدخالکردنی تەواو بێ و ئەمێنێتەوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە ئەنجامی ڕاگەیاندنی پارالێلیش ڕابگەیەندرێ. ئێمە لەژێر چەتری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیین و بێگومان هەر ئەنجامێک کە ڕابگەیەنین پێویستمان بە ڕەزامەندی و بە هۆکەی وەزارەت هەیە. پرۆسێسەکە لای ئێمە تەواو بووە، وەک گوتم پێویستە ڕەزامەندی بە ڕێزیان وەربگیرێ بۆ ڕاگەیاندنی. پێشبینی یەکەم لە کۆتایی ئەم هەفتە و لە سەرەتا هەفتەیدا ئایندا ئەو ناوانە ڕابگەیەندرێت.